پێکهێنانی حکومەت یان دوو ئیدارەیی یان مان یان نەمان. کوردستان ئەم ڕۆژانە وەکو هەستیارترین کاتەکانی خۆی بەسەر دەبات. دۆخێک کە دروست لە کاتی ئەو دروشمەی بەرەی کوردستانی دەچێت کە دەیانگوت یان مان یان نەمان. مان و نەمانی ئێستایکیانی هەرێمی کوردستان پەیوەندی بەو جوڵە نوێیانەوە هەیە کە پارتی دیموکراتی کوردستان سەرقاڵیەتی و یەکەتی نیشتمانیش هەڕەشیان لەسەر دەکات. پارتی و یەکەتی نەسازان و نەیانتوانی لەسەر مێزی گفتوگۆ بگەنە هیچ دەرەنجامێک و نەیانتوانیوە دوای 18 مانگ حکومەت و کابینەکە تەشکیل بکەن. هەر بۆیە ئێستا هەموو بژاردەکان واڵان و ئەگەری ئەنجامدانیان هەیە. پارتی دەستی بردووە بۆ کارتە هەستیارەکە تا یەکەتی هاوپەیمانە ناچارەکەی بهێنێتە سەر مێز و قەناعەتی پێ بکات ئیدی لەوە زیاتر دواکەوتن واتە خۆکوژیەکی ڕاستەوخۆ. هەفتەیەکە تیمی دانوسانکاری پارتی سەرقاڵی تاوتێکردنی پرۆژەی کاراکردنەوەی پەرلەمانن لە ڕێگەی نیوە کۆیەک و هەوڵی کڕینەوەی پەرلەمانتارانی فراکسیۆنە جیاوازەکان. یەکەتیش بەمە تووڕە و نیگەرانە و پێی وایە دەبێت بە تەواوی خواستەکانی حیزبەکەی بەجێبهێنرێن و پاشان پەنا بۆ کاراکردنەوەی پەرلەمان ببرێت. بەرپرسانی پارتی دەڵێن یەکەتی نیاز و مەبەستی سازانی نییە و نایەوێت لەسەر مێزی گفتوگۆ بگاتە هیچ دەرەنجامێک. هەر بۆیە دەبێت گوشاری لێ بکرێت. تەنانەت تا ئەو ئاستەی پارتی پێی وایە یەکەتی و بافڵ تاڵەبانی لەلایەن ئێران و گروپە میلیشیا شیعەکانی عێراقەوە ئاڕاستە دەکرێن بە ئامانجی ڕوخانی کیانی هەرێم. یەکەتی لە بەرامبەر هەوڵەکانی پارتی بۆ پێکهێنانی کابینەی دەیەم هەڕەشە دەکات و دەڵێت قبوڵی ناکەن بەسەر خواستەکانی ئەواندا باز بدرێت و خواست و داواکاریەکانیان نادیدە بگیردرێت. هەر بۆیە هەڕەشەی ئەوە دەکەن کە ئەگەر ناچار بن پەنا بۆ سکاڵا دەبن لە دادگای فیدراڵی و حکومەتی هەرێم بە تەواوی هەڵدەوەشێننەوە. ئاماژەکان ڕۆ ئەوەن کە پارتی پشدەستورە بۆیە پەنا بۆ کارتی زۆرینەی پەرلەمانی دەبات و دەیەوێت لانیکەم لەم قۆناغا چاقبەستویە ڕزگاری بێت و قۆناغی دواتریش وردە وردە پەیوەندیەکان ئاساییتر بکاتەوە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا تیمی یاسایی یەکەتی نیشتمانی کوردستان بە 6 سکاڵا لە دادگای فیدراڵی سێ استراتیجیترین و گرنگترین دامەزراوەی هەرێمی پەکخستووە کە پەرلەمان و کۆمیسیۆنن. یەکەتی لە ئێستاشدا خۆی بۆ هەمان پلان ئامادە کردووە. بۆ پێیە حیزبەکە و سەرۆکەکەی پەیوەندیەکی تند و تۆڵیان لەگەڵ میلیشیا شیعەکان و سەرکردەکانیان هەیە دەتوانن لە دادگای فیدراڵی بەهۆی نزیکایەتی ئێران کاریگەری دروست بکەن. هەر بۆیە لە ناوخۆی هەرێمدا لە هەر جوڵەیەکدا سەرکەوتوو نەبوو پەنا بۆ ئەو دادگایە دەبات کە تەواو بڕیارەکانی لە دژی هەرێم و قەوارەکەیەتی. ڕۆژانی داهاتوو وەڵامی ئەو پرسیارەمان دەست دەکەوێت کە ئایا یەکەتی و پارتی بە زمانی گفتوگۆ و سازان دەگەنە دەرەنجامێکی دڵخواز یاخود وەکو کاتەکانی دیکە پەنا دەبەنە بەر سکاڵا لە دادگای دەرەوە و هەڕەشەی دوو ئیدارەیی و جیاکردنەوەی ئەو نیوە ماڵەی کە هەیە.